محمود شروعكاري سياسي جه عمان ديت جلمدا بيتن برس عادل سبيدا باش بخيراتي شبو كردستان 24 دسبيك ببيجين اف جروب و چکدارن بریا نهاد ناوا سوریه دا رول هبویه ده سبر روژا سوریه دا هیچ رولک ده هبیتن وان گروپانه بەیانیتان باش سڵاو لا بینەرانی کوردستان 24ش ئێمە ئێستا زووە باز لە ئەو ئامانجە بکەین یاخود ئەو پرسیارە بکەین کە جەنابەت کردت بە تایبەتی ئەوەی پەیوەستە بە میلیشیاکانی نزیک لە ئێرانە و لە حیزبوڵڵا پێم وایە کە حیزبوڵڵا و میلیشیاکان لە سووریا ڕۆڵەکانیان کەم بووەتەوە یاخود ئەوەی ڕوویدا خاڵێکی وەرچەرخان و چونکە ئێستا حیزبوڵڵا کشاوەتەوە بۆ باکووری ڕووباری لیتانی لە باشووری لوبنان لە سووریایش بە هەمان شێوە پەل و پۆی کراوە یاخود بڵێن جۆرە جۆرەکان لاواز کراوە پێم وایە کە ئێستا میلیشیاکان سەرباری ئەوەی هەژمونیان بەرەو دواوە گەڕاوەتەوە بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەوەی کە پێویستە بە سووریاوە بە دیاریکراوی پێویستە ئێمە سەرنجمان لەسەر ئەوە بێت کە سووریا دابڕاوە لە میلیشیاکان تەنانەت نەک لە لوبنان لە عێراقیش دابڕاوە سووریا ئێستا میلیشایەتیان نییە یاخود دەست و باڵەکانی ئێرانی تێدا نییە سووریا ئەوەی مەلەفی سووریا و دۆسەی سووریا لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی سەربازی پێم وایە پاکراوەتەوە لە میلیشیاکان و میلیشیاکان سەقام میلیشیاکان دەسەڵاتی کویان نەماوە بەڵام ئەوەی کە پەیوەستە بە سەقامگیری تەواوی سووریاوە پێویستە هەموو گروپەکان چەک دامنێن نەک تەنها میلیشیاکانی نزیک لە ئێران بەڵکو ئەمە پێویستێکی هەنووکەیە کە هەموو گروپەکان ئەوانەی کە دەسەڵاتیان بەدەستەوەی ئەوانەی چەکدارن لەناو سووریا چەکدا بنێن باڕاستی سیاسی هەنگاو بنێن بە تاوەکو چی وەکو عێراقیان لێنێت تاوەکو نمونەی عێراق دووبارە نەبێتەوە یەک جوان گروپان کوتەژی ئاماژە پێکرد حزبڵایە لوبنانی بوو و حزبڵایە لوبنانی بەریا ژناوچوونە ڕژێما بەشار ئەسەد ڕۆڵێکی بباندوور ڕۆڵێکی کاریگەر دناوا سووریایەدا هەبوویە یعنی هەند باوەرن کو ئیدی حزبڵایە لوبنانی دناوا سووریەدا بە یەکجاری خوڤەقەتینیتن یان نەمینیتن یان هیچ دەسەڵاتێک نەبیتن یان هیچ باندوریەک نەبیتن دەسبە ڕۆژە سووریەدا بەڵێ با سەرنج لە دۆخەکە بدەین ئێمە باسی ئەومان کرد کە پێش 7 ئۆکتۆبەر نەدەکرا باسی سووریا بکەیت بەبێ میلیشیاکان نەدەکرا باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەیت بەبێ میلیشیاکان بەڵام من سەرسام نەبووم بۆ ئەو گۆڕانکاری ڕوویدا من سەرسام نەبووم بە ئەو پاشەکشەی کە میلیشیاکان بە خۆیانەوە بینی من سەرسام نەبووم بە ئەوەی کە ئێران دابڕا لە لوبنان بە شێوەیەکی مەیدانی چونکە ڕێگەی گەیشتنی ئێران بە لوبنان سووریا بوو بەڵام ئێستا عێراقیش ماوە پێم وانێ عێراقی شتێکی وای پێ بکرێت چونکە ڕێگەکە بە تەواوی بڕاوە عێراقیش چاوی لەوەیە کە وردە وردە لە ژێر هەژمونی ئێران بێتە دەرەوە بەرەو عەرەبیەکان بەرەو وڵاتە عەرەبیەکان هەنگاو بنێت باڵ و دەست و پەیوەندەکانی ئێران زۆر زۆر کەم بووەتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سووریا شۆڕشی سووریا ئامانجی دەرکردنی حیزبوڵڵا نەبوو بەڵام حیزبوڵڵاش بەشێک بوو لەو هەژمون و هەیمەنەیە کە ڕژێمی ئەسەد سەپاندە بووی خەڵکی سووریا سووریایەکی ئازادیان دەویست سووریایەکیان دەویست کە هەموو نەتەوەکان تێیدا جێگان بێتەوە بێگومان حیزبوڵڵاش پرۆژەیەک و ڕێگری لە ئەم بۆچوونە دەکرد ڕێگری لە ئەم شۆڕشە دەکرد بۆیە پێم وایە تەواو حیزبوڵڵا کۆتاییاتۆ لە سووریا حیزبوڵڵا هیچ پێگەیەکی نەماوە هیچ پێگەیەکی لەناو شەقامی سووریا نەماوە ئێستا کوێ ماوە یەمەن ماوە لەگەڵ عێراق بەڵام ئێستا هاوپەیمانی نوێ هەیە بە تایبەتی لە دوای ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد هاوپەیمانی نوێ هەیە بۆ ئەوەی کە سووریا بەرەو ئازادی زیاتر بڕوات باشە بەرز محمود تەگوت و تشتێک نەمانەها بناوی حزبڵایە لوبنانی باندوریە حزبڵایە لوبنانی دناوا سووریایەدا تەنێ لە
عێراق و لە یەمەنێ ئەف میلیشیا و گرۆپەماینە الگۆری پێشبینیên هەوا شوپاندن و شرۆڤەیە هەواش بۆ ڕەوشێ ئیتر ئەف گرۆپ و بشن بەرەیە مقامەیە ئیسلامی لە یەمەنێ و لە عێراقیشی دڕێزێدایش بۆ وێ چەندێک و ژعالیە چ ئیسرائیلێ بە چ ئەمریکا بە چ هەفپەیمانان بە کو دسبە ڕۆژێدا ئیتر فۆکساوان لەسەر vê bereyê bîtin bereya muqama İslamî li Iraq û li Yemenê ku wan jî jinav bibin با باسی ئەو دۆخە بکەین کە ئێستا هاتووەتە کایەوە با باسی هەموو لایەنەکانی بابەتەکە بکەین عێراق لە کۆتا نامەیدا کە ئاڕاستەی کۆمکاری عەرەبی کردبوو ئاماژە بۆ دارا کە مەترسی لەسرە ئیسرائیل هێرشی بکاتە سەر ئێستا حیزبوڵای عێراقی پێم وایە کۆکەرەوە یاخود جێگەی بووەتەوە لە ناو حەشدی شعبیدا یاخود گروپە چەکدارەکان بە شێوەیەکی گشتی لە ناو حەشدی شعبیدا کۆکراونەتە ئێستا ئامانج لە عێراق چییە؟ ئامانج لە عێراق ئەوەیە تاکرێت بە شێوەیەکی ئاشتیانە عێراق لەژێر هەژمەنەی ئێران دەربێنن پەنا بۆ هێز نەبن بە گوشار ئەم کارە بکەن بەڵام دیار نییە تاوەکوکەی ئەم گوشارانە بەردەوام دەبن دیار نییە ئەم گوشارانە سەرکەوتوو دەبن یاخود نا چونکە ئێستا وەکو زانیاریمان هەیە لە چەند ڕۆژی ڕابردوودا مەرجێکە بۆ لەسەر عێراق بۆ ئەوەی کە حەشی شعبی هەڵوەشێنێتەوە بەڵام ئایا عێراق دەچێتە ژێر ئەمبارەوە چونکە عێراق بە شێوەیەکی سەرەکی پشتی بە حەشی شعبی بەستووە حەشی شعبی پێگەیەکی فراوانی هەیە عێراق ئێستا پێویستی بەوەیەکە زیاتر بگەڕێتەوە بەرە وڵاتانی عەرەبی بۆ ئەوەی دوور بکەوێتەوە لە پێکدادان بۆ ئەوەی کە سیناریوی وڵاتانی دیکە لە عێراق دووبارە نەبێتەوە ئەمریکیەکان کۆمەڵێک سیناریویان لە عێراقێ ئەمریکەکان کۆمەڵێک پێشنیازیان بە عێراقیەکان داوە بۆ ئەوەی عەقلێتان بگۆڕێت بۆ ئەوەی ئیشوکاری سیاسیان بگۆڕێت بۆ ئەوەی ڕوانگەیان بگۆڕێت کە ئیتر ئەوەندە نەچنە ژێرباری ئێرانەوە بە تایبەتی ئەوەی کە پێویستە بە گروپە چەکدارەکانەوە چونکە بیرمان نەچێت گروپە چەکدارەکان قورسایەکی زۆریانە لە عێراقدا ئەمریکا پەیامی پێداون کە ئیتر ئەوەندە گوێ لە مستی ئێران نەبن بەم شێوەیە تا ئەکرێت پێم وایە کە هەنگاو بە ڕێگەی دیپلۆماسی و سیاسیان گاونێت بەڵام دیار نییە ئەم هەوڵە سیاسیان تاکەی بەردەوام دێت دیار نییە کەی سەرکێشێت بۆ گورزی سەربازی یاخۆت لێدانی کوشنداوی کەمە پێڵێن چونکە عێراق پێم وایە کە خواستێکیش هەیە لە ناو عێراق بۆ ئەوەی کە ئەوەندە لە ژێر کاریگەری ئێراندا نابن من پێم وایە کە ئەو سیناریوی کە سیناریوی داهاتی عێراق جۆرە لە ناڕوونی تیا نازانم چی ڕووەدا بەڵام ئێستا گوشاری دیپلۆماسی هەیە تەمام با بچینە سەر ڕەوشە سووریایە ئەنی تە بەحسابەیەکی کرد و ئیتر هیچ گرۆپێک ملیشەیەک سووریایەدا ئەوێ نزیکیشی ئێرانێ باڵا دەست نینە یان باندوریا خۆ نەمایە هەندوێ باوەریەدانە ینی ئەف گرۆپ و ملیشاتن کونەها سووریا ئازاد کردە دەبن ناوێت تحریر ئەلشام سەرکرداتی ئەحمەد ئەشەرع یعنی ئەف شیان ئەف کاریزمایە هەیە کو سووریایەکێ دروست بکەتن لە گۆڕی سووریایە کو خواستە کۆمەلگاها نێودەوڵەتی بیتن سووریەکە ئەولەه بیتن یا سەقامگیر بیتن ئیتر گرۆپ چەکدار هەژمونا وڵاتên cîhanê di nava Sûriyeyê nebî Sûrî bi xwe xwe birêve bibin بەڵێ با خوێندنەوەکانی من بە تایبەتی ئەو جموجوڵی لەسەر ئاستی نێودەوڵەتی هەیە ئێستا جۆرێک لە جۆرەکان ئێحراجبوونی سیاسی هەیە بەرامبەر دیمەشق جۆرێک جۆرەکان ئێحراجبوونی نێودەوڵەتی هەیە کۆمەڵگەی نێودەوڵەتی پابەندە بەوەی کە سووریان نەبێتە جێگەی ئاژاوە کۆمەڵگای نێودەوڵەتی جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە کەمینەکان پارێزراو بن سووریا دابەش نەبێت سووریا یەکگرتوو بێت هەروەها ئێستا ئەمریکا و وڵاتانی زلهێزی وەکو ئەڵمانیا و بەریتانیا هەنگاویان بە ئاڕاستەی ئەحمەد شەرع ناوە نەک بە تەنها بە ئاڕاستی تەحریری شام بەڵکو ئێستا دەیانەوێت هەنگاو بەرەو سەرجەم گروپەکانی سووریا بنێن دەیانەوێت سیستەمی نوێی سیاسی سووریا فرەچەشت بێت پێم وایە کە نە ئیسرائیل قبوڵیەتی نە ئەمریکا قبوڵەتی نە ئەڵمانیا کە حکوومەتی داهاتوی سووریا تونڕە و ڕادیکاڵ و ئیسلامی تونڕە بێت
ئەمەیان قوبڵ نییە وڵاتانی نێودوڵەتی دەیانەوێت سیستەمێک هەبێت لە سووریا کە سیستەمێکی فرەچەشن بێت چونکە سووریا پێگەیەکی استراتیژی هەیە سووریا دراوسەی ئیسرائیلە سووریا لەسەر جۆلانە ئەمە هەر هەمووی مەترسی دروستەکە بۆ سەر ئیسرائیل نازانم کە کەی کردارەکانی دەستی تەحریری شام دەرەکەوێت کەی ڕووی ڕاستەقینەی خۆیان دەرەخەن یاخود کەی بەڵێنەکانیان دەکەن بە کردار ئێستا سووریا چەندەیەکە لە ژێر سەرکوتکاریدایە لە ژێر وێرانکاریدایە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی نەفسیەوە لە ڕووی ئابوووریەوە ئێستا کاتی ئاوەدانکردنەوەی سووریایە ئەمەش پێویستی بە کاتە من پێم وایە کە کۆمەڵگەی نێودوڵەتی لەسەر ئاستی هەوڵەتی دیپلۆماسیەکانیان بەردەوام دەبن لەگەڵ دەوڵەتی سووریا بۆ ئەوەی کە سیستەمێکی سیاسی بێتەکایەوە بە دڵی هەمووان بێت بە دڵی ئەمریکا بێت نەک ببێتە مەترسی بۆ سەر دراوسێکانی ئێستا ئەمریکا بۆ نمونە لە ئەم گروپانە لە 2011 هەوڵی ڕوخانی بەشار ئەسەد دەدەن بەڵام فەشەلیان هێناوە ئێستا ئەسەد ڕوخاوە ئێستا سووریایەک هاتووەتە کایەوە کە پێویستی بە زیندوکردنەوە ئابووری هەیە پێویستی بە بنیادنانەوەیە زۆر باشە بەڕێز مەحموود دەگوت کۆ پێویستە ئەف گۆڕۆپ و ملیشیاتانە چەکێن خەدا بنن هەوڵدەن ji بۆ دروستکردنا سووریا کە ئەولە سووریا کا سەقامگیر یعنی هیندوێ باوەریەدانە کو ئەف گۆڕۆپە یان ئەف چەکدارە بە ئاسانی چەکێن خەدا بنن ئیتر هەوڵ بدەن کو سووریا کا دموکراسی یان سووریا کا سڤیل یا مەدەنی دروست بکەن یان کی دەشێت بشتەوان گۆڕۆپانە چەکێن خەدا بنن نەخێر ئێستا ئەمریکا یاخود کۆمەڵگەی نێودوڵەتی تورکیا و رووسیا و وڵاتانی دیکەش لەگەڵ ئەوەدان کە سوپایەکی سووریایی یەکگرتوو هەبێت ئەم سوپایە بێگومان چەکی قورسی نابێت چونکە ئیسرائیل لە چەند ڕۆژی ڕابردووە زۆرینەی بنکەکانی سوپای بردوبان کردووە بەڵام لایەنی ئەمنی لایەنێکی زۆر گرنگە بەلای وڵاتانی نێودەوڵەتیەوە چونکە ئێستا بمانێ نماندنەوە سووریادا شانەی نووستی هەیە شانەی نووسوو هەیە کە چاوەڕێ ئاژاون بۆ ئەوەی کە خۆیان دەربخەن بەڵام ئەوەی کا پێوەستە بە چەکدانانەوە ئەمە ڕێکەوتنی لەسەر کراوە هەموو وڵاتانی ڕۆژئاوا و رووسیا لەسەر ئەوە کۆکن کە پرۆژەیەکە بێ بۆ دانانی چەک لە سووریا دانانی چەک لە دەستی گروپە چەکدارەکان بەمانایەکی دیکە پێتان بڵم پێشکەوتنی حەلەب سووریا دوای کەوتنی حەلەب وەکو یەک نابێت سووریای پێش شۆڕش وەکو سووریای دوای شۆڕش نابێت ئێستا وڵاتانی نێودوڵەتی لەسەر ئاستی یاخود سەرقاڵی ڕێخستنەوەی هێزەکانن لە سووریا سەرقاڵی کۆکردنەوەی چاکن لە دەستی دەوڵەت تاوکو ئێستا ئەوەی کردووانە دەسەڵاتدارانی سووریا ئاماژەیەکی باش بووە ئاماژەیەکی ئەرێنی بووە ئەوەی کەماوە پێکدادانەکانی سووریا و قەسەدە یاخود هەسەدەیە لە ڕۆژهەڵاتی فرات ئایا بەڵام کات دەری دەخات ئایا تورکیا تەنازل دەکات بۆ حسابی کوردەکان یاخود کوردەکان بە مەرجەکانی تورکیا ڕازی دەبن پێم وایە کە هەبوونی ئەمریکا لەو ناوچەیە جۆرە جۆرەکان ئاگربەست دێنێتە کایەوە بەڵام تورکیا هەر سوورە لەسەر مەرجی خۆی کە پشتێنەیەکی ئەمنی هەبێت لەسەر سنوورەکانی بە ئاڕاستەی سووریا من وەکو ئاماژەم پێدا کە ئەمریکا ئێستا مامەڵە لەگەڵ دەستی تەحریری شام دەکات ئەو گروپانە دەگۆڕێت بۆ کۆمەڵە گروپی سیاسی کە چەکیان نەبێت ئەمریکا سوورە لەسەر ئەوەی کە نەفوزی سیاسی جێگەی نەفوزی چەکداری بگرێتەوە هەروەها سووریا نەبێتە مەترسی بۆ سەر وڵاتانی دراوسێشی دەستخۆش بەڕێز سەعادل مەحموود شوڕەکاری سیاسیش عمانت گەلمەوەی گەلێک سوپاسی هەر هەبن بەڕێز سەعادل